سڵاوتان لێبێ خۆشەویستان، ئێرە سایلوی سێ سادقە ساڵانە فەلاحی ناوچەی شارەزور بەگشتی و قەزای پێنجوێن و دەربەندیخان و سەی سادق و قەزای شارەزور بۆ فرۆشتنی گەنمەکانیان بە حکوومەتی عێراقی گەنمەکانیان هێنا ئەم سایلۆیە. ئێمە ئەمڕۆ بەرنامەکەمان تایبەتەکەی بەوەی بزانین ئایا لە سایلۆکان چەندێک لە ئەم جوتیارانە وەرەگرن، ئایا کێش و گرفتی ئەم جوتیارانە چییە و چ لایەنێک پەیوەندی هەیە بە کێشەکانی ئەمانەوە تا بۆیان چارەسەر بکە. ئەمانە چەند پرسیارێک لە فەلاحەکانەکە نێوەش لەگەڵمانە بوو. کارەکەیەوە بەس یعنی ئیهانەی فەلاحەکەن لەبەرەوە کەیتر تۆ واسە فەلاحەت بێن و تااقەتی نەمێن. لە تەنێک 72 کیلۆمان لێ وەرەگرن. حکوومەت ئەوەی لە زەرەری فەلاحوێ ئەوەی لە زەرەری چینی فەقیر و هەژاری ئەوەکە من چیل دووەم عەرزمەیە بە نمونە 280 کیلۆم لێ وەرەگرێ جا خۆ بنێتەوەکەی شارەوە نییە. یعنی بەشی خۆمە بوو توجار بووم، ئێستا هەمی لە ئەوە قفڵە شەوە تابانی خەوی پێوە بینم، ئێستا تا بەکرێش بۆ خەڵک. والله براكم أفود الصلاة لا يمانية أو أزور بأواني فلسمنا نقوم فلاعم يعني تقريبا 20 دوانم هيا لو تشل دوانم هيا سيتني في ورا جيلت. لو تشل دوانم سيتني. بالله سيتني أجر السماحي أصلا كيلو نبغى سيتني يجي في ورنا جيلت. باشا. أم كشيء لا شيء وصاري هالدعوة كيف بوته ويم كشيء. كشكل لا يمانية كشكل لا أيوة لا بأرزي خويا أنا ما أشوف ناوي شيء بونونا. منطقة منطقية ببي رجعك أو شو نذاني بونو منا منطقية ما كشانيرية حفتة وبينجان ودانا منطقية وبنانا شصت وبينجان ودانا ببي ده صلاتي فلانية لا بوجي أوازيه إلا منطقية كوبوشوني كي ما كره همو يبيكو يك فلانية واكو يك فلاعة يتر رجع أرزقان دورة بينا شون منطقة كدورة بينا هي بويا منطقة كريال ببردي هي شون كان نرمانا يتنازم ببي أو تصوير باشا أو بريك أمينته فلاح كان تشيليا كنا بيته ويزرر بويان تشيليا كان والله تقريبا فلاح إمصال لزور بيه زرري أرى والله شو قابل يا ستني تو أقدس جناك يا أبي بزرر بيفروشي تاني هي بس يصوب بنجاية شوارسي جناك بطواتي إذا تو الرصيد يا قريب تاني ببنجا شخص زاري نارا ليه تاني بنجا زاري هي كريا تقريبا 20,000 شو تسر تقريبا يعني تاني لو 8,000 تا 100,000 زر بروات. باشا أو رصيدة كي أبي بوتان شاكا كي أبي بدم كشيء والله أبي وزارة تجاري كردستان طبعا لبغادا كأخو فلاعة صلاتي. باشا ما وزارة التجارة بو همو هرمي كردستانية بو شوينك زياتري لي ورقدن شوينك كمتري لي ورقدن شوينك بتواتي لزرر أم وزارة بو شي جوازي كردوا النيوان شوينك أنا فهمتي بتشو من نازانم ناتوانم بلم أو نازانم چونکە ئەوە لە دەسەڵات ئێوە ئەوە ئیسێ بۆ منتیقی سەیسایەخ کەم دانراوە. چەند ڕۆژی پێچێت تاوەکو ئەو ڕەسیدەتان بۆکەن و گەنمەکانتان لێ وەرەگرن؟ وەڵاهی طبعا لێرە ئێستا باشە ینی ئەمان لێرە زۆر باشن کارمەندەکانی سەیساق زۆر باشن هاوکاری خەڵکەکەن بەڕاستی یان جێگەی دەستخۆشیە ئەوەی کە لێرە ئەکرێ لەی شوێنێتر ناکرێت بەڕاستی هەر لە مدیرۆتا کارمەندێک تا ئەوەی کە کارمەندی یار طبعا کارگوزارێک ئەی زۆر باشە من تەقدیر و ڕێزمیان بۆیان زۆر لەبەرەوە دەستخۆشییان لیەکەم لەبەرەوە جێدەستیان دیارە کێشەکە لای ئەمان نییە لە شوێنی لە ئەمان نییە ئەوان نەسەری خۆیان وەیە بۆ نمونە لە سلێمانی وەیە ئەوەی دەسەڵاتی لە سلێمانی وە ئەم ناتوانێت لێرە جێبەجێ بکە تێگەشتی وەڵی ئێمە وەکو فەلاح داواکەین خۆ تازە ناکرێت ئەو ڕەسیدانە زیاکرا ئینا ئێمە ئیشمان بەوە ناڕۆ لە زەرەرای بۆ نمونەیسە من 15 تەنم هەیە ئایا بەسێتەن خەرەبوو ئەکرێتەوە ناکرێت تەنیا کووتم کڕیوە تەبان کووت من بۆ نمونە 150 کیلۆمتر دوو عارەبانی تیا بووە هەر یەکتەن کووت بۆر تقریبا بە 600 تا 650 لەو ناوە بە 630 ئاین تەنیا کووتم تێگردووە بۆر چواردە وەردێکی سپیم تێگردووە یان کۆمەڵی مەسروفم تێگردێت مەسروفەکە لەو شێ دەرنێرێتەوە ئەگەر دەرەجێکیش دەرنەچێ گەنمەکەم ئەوە هەر لە زەرەرە. کێشە و گرفتی ئەم فەلاحانە ئێرە چییە بۆچی ئەوەنە کەمیان لێ وەرەگرن؟ وڵی ئەوی نادەم لە شوێنی خۆی کەمان بۆ کە خەرچای چییە نادان بە تۆ چەندێک گەنمت هەیە ئەمساڵ؟ من گەنم وەڵام تا 350 کیلۆ 500 کیلۆمە چەندێکت لێ وەرەگرن؟ 300 کیلۆ لێ وەرگرتو
بەزانم چەند ماوەتەوە 300 کیلۆ لێ وەرگیراوە چەندێک ماوە سێتەنە ما بێتەوە چی لەکەی باخەکە ئەوەی کە ئەمێنێتەوە چی فرۆشەی فرۆش بنەی فرۆشی لێکم باشە ئەو فرۆشتن لە بازارە نابێتەوەی زەرەر بۆ ئێوە وەکو فەلا بەرەوە حەل لەجێ خوا بۆ بەزەرێت ئەی من جارانم کرا نێگە هاو گەڵابێک هاو ڕێگەم بنێەوە بەدەڕەسم کرد ناو گەڵابەکە بێت لە دەشکا هەڵی ڕێ هەندی کەمەوە فەردەی هەم باری کەمەوە ئەم نەزەرەر نییە چی ئەەکەن ێستا حەلتان چییە بۆ ئەم زەرەرە نەکەن مەگە بە تاوا بیفرۆشین بە علاف و مەلافی ناوشار و بە ئەملاولا ئێستا ئاڵێن لە شوێنەکان جیاوازی هەیە هەندێک شوێنەیە زیاتریان لێوەرەگرن هەندێک شوێنەیە کەمتریان لێوەرەگرن یەکەمە لە هەر عەسی خۆی هەر یەکەمە هەر کەمان لێ وەرگرت ما پیاوەیە تەنێکیان بۆ کردو ئەخ تەنێگەنم چییە فەلاحەکان سە چی ئەەکەن ینی چۆن ئەم کێشیان بۆ چارەسەرە بێت ئەوەی کە زیاتری بوو بێ زیاتی بۆ کراوە باشترە و ئەوی کەکەبی بۆ کراوە بجرۆبێتەوە ئێوە هانە بۆ کێ بەر هانا بۆی لە بازارە کابرای کوتۆ لە بانکرەی فرۆشین بەکەم و ئەی بەچی کێ لەمانگە بە زیات تازە چارەسەری بەرەشەوە بیکەی بۆ نمونە ئەوانەی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە هەیە ئەندام پەرلەمانەکان کە لە عێراقن ئەمانە نەهاتون کێشەکانتان بۆ چارەسەرکەم بەدەمتانەوە بێن نەبیستۆ بێت نازانم من خۆم لێ خەبەرم نازانم گەر هاتبن نازانم فەلاحی جەنابە بەڵێ چۆن چۆنی ئەو گەرمەتان لێ وەرەگرن لێرە وڵی چۆنی دێمان وەرەگرن بڵێن لە دووەلمێ 7 کیلۆمان لێ وەرەگرن ئارە وڵایتر فەلاحی مڕۆ معروف بووە لە هەموو بە شێخ و داما بۆ ئیسا پشگیری بسێنین لە بازارڕ تەنی بە 600 دەستیش ناقەوی ئەو بڕێی کە لێتان وەرەگرن ئەوەی کە ئەمێنێتەوە چی لێ وەڵا ئەوێ لە بازاری ڕەشابی فرۆشین بە نرخێکی ئەرزان بۆ ساحی و ئاژەڵەکان یا داینێت و کەواتە هەرەوە حەل ڕاجی بکەن وەکو ئارە وەڵا ئەبێ هەڕاجەکەن ئەوە هەمی تڕێلێ عەرەبەیەت و تڕێلێ عەرەبتێ لە ئەمریکاوە کیلۆی نازان بڵێن 200 نارەکەوێ ئەوە هەیە بەسەر ئێمە هەمی گەبڕەی کردووە گەرمی فەلاحەکە خوب وەرناگرن ناوخۆی بۆچی لێتان وەرناگرن کێشیان چی هو کارەکەیەوە بەس یانی ئیهانەی فەلاحەکەن لەبەرەوە کەیتر تۆ وازە فەلاحەت بێن و تااقەتی نەمێنێ لەبەر ئێوە ئەم حاڵەتە ئەم بڕیارە ئەبێتەوەی زەرەر بۆیەوە ئارە وەڵا لە 180 زەرەری فەلاحە ئەەکەن چارەسەرتان چی چارەسەرمان چێ بە چارەسەر ئەوەیە حکوومەتی هەرێم ئاوڕێ باتۆ لەم چینی فەلاح و ڕەش و ڕوتە داماوە هەرەوە حەلێت چەند ڕۆژی پێچێت تاوەکو لێرە لێتان وەرەگرن چەندێک چاوەڕێەکەن وەڵی وەکو پێچوونەکەی بە حکمیەوەی پشگیری کەمەست بڵێن ڕۆژێکی پێچێداکردنی فەلاح و گەنمەکە کە لێرە ڕۆیەکەی کوێکەمە بۆچی پشگیریەکە زوو تەواو ناکەمە وەڵی پشگیریەکە زووتەوە بێ بەس پشگیریەکە ئەوەی یعنی کێشی کەمەدەنی ئیسا بۆ نمونە من 100 دووەلمم بۆ بکەن لە 100 دووەلمە 8 ئەوێت تەسیمکەم باقیاتی 30 تەنمەوە لە بازاری ڕەشا بیفرۆشم 30 تەنەوەکو زەرەرشکێتەوە بۆ فەلاح عشکێت و ئیسا من علافەیە لەیرا بە پشگیری و تەنی بە 400 کیلۆی بە 450 دیناریە وەرەگرێت بەو پشگیریەوە بەس لە بازار ڕابێ 320 زیای پێناوە ئەمە ئیهانەی فەلاحەوە ئێوە وەکو ئەو کەسانی کە ئێستا لێرە بوو سایق هاتووی گەرمدا بەشەکە بەس وەکو فەلاح کەوتە لە منتیقەی خەراخی لێوە وەرگرتنی گەرمەکان لا ئێوە چۆن وڵی پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بەڕێزم وڵی لە خەراق تۆزێ وەرەقەکە درنگ تۆزێ بۆمان دەرەچێت درەنگتر لێرە بەڵێ درەنگتر لە ئێرە دەرەچێت جا ئێمە داواکارین لەگەڵ شارە زورە ئێمەش بۆمان دەرچێت ئەگەر درەنگتر دەرچێ ئەو کاتە ئێوە چ کێشەیەک تامەوە دروستە وڵی مەسلەی کێشەی گەنم دیاریکرااو نییە ینی بە کاتە بەڵێ وڵی خۆی تا نەیتە سایلۆ وەسعی سایلۆ نازانی وەزعەکە چۆنەیتر کاتی وایە تۆ خەمیەوەتە بڵێن وەرنەگیرێ یاک سعرەکە دابەزێت لە هین بۆ وەکو سایلۆنا وەکو بازار ئێستا ئێوە کە لە با بڵین ئەو شوێنانەی خەراخن گەرم ئەکەن لە سایلۆکان لێ تاوەرناگرن دوای چیلیەکە ئەگەر لە سایلەوە نێگرین دوایە بێبی فرۆشنەوە بە علاف ئەو کاتە نرخەکەی زۆردا نابەزێ لای علافەکان کە پیانە فرۆش وڵی ئەمڕۆ بازاری ئەمڕۆ شەیتان بازارە احتیمالیە دابەزی احتیمالیە بەرز بێت وەکو شەنس وایە شەنسیان زەرەرەکەی یا خازاڵێ کێ بێ ئەم کێشانەی جوتیاری هەرێمی کوردستان هەلکا لە کاتێکا زۆر ماندوو ئەبن لە کاتی وەرزی دانەوێڵا دوای کە بەرهەمەکان ئەچنەوە ئەم هەموو زەرەریان تووشە بێت بێ چارەسەری کێشە وەزیری کشت و کاڵ چارەسەری کێشە بکە بەڵێ تا ئێستا چوون بەدەم کێشەکانتانەوە بزانین جوابتانەیەنەوە وەڵی
وەکو من شارەزاییم لەوانە نازانم یعنی ساڵانە چەندێک گەرمت هەیەەوە وەڵی منتیقی قەراق تۆزێ لە حاصلاتە عەرزەکەی زۆر بەپیت نییە تۆزێ بۆ گەنم بەڵێ کەممان هەیە بەڵێ کارەکەی وە بەس یانی ئیهانێ فەلاعەکەن لەبەرەوە کەیتر تۆ واسە فەلاعەت بێن و تااقەتی نەمێنێت لە تەنێک 72 کیلۆمان لێ وەرەگرن حکومەت ئەوەی لە زەرەری فەلاعوێ ئەوەی لە زەرەری چینی فەقیر و هەژاری ئەو ئەوەکە من چیل دۆلم عرزمەیە بنمونە 2 کیلۆم لێ وەرێریە جاخۆ بنێتەوەکەی شارەوە نییە يعني بەشی خۆمە بوو توجار بووم ئێستا هەمی لا ئەوە قفڵە شەوە تابانی خەوی پێوە بینم ئێسەوە تا بەکرێش بۆ خەڵک وەکو فەلاحەکان کێشە و گرفتان چیە لە وەرگرتنی گەنم کێشە و گرفتی ئێمە ئەوەیە ڕەسیدمان نییە گیرمان خواردووە ئەبێ بە پارە بیکڕین بە 400,000 شەوتە نەکڕین بەڵێ تەنی بە 6,000 7,000 ئیتر هەچیشتمانە هەر پارەیە کاتێ سیرەکەین کە دوایی هیچمان بۆ نامێنێتەوە ئەو گەرمەی کە تۆ هەتا چەندێکت لێ وەرەگرن و چەندێکی ئەمێنێتەوە تەنێک لە تەنێک 72 کیلۆمان لێ وەرەگرن ئێمە تەنێکەکەین ئەخرمانای نییە تۆ من ئەوە نەوەرگرن لێم و دواییش ئەوی بێ بە زەرەر بەسەرمەوە دوای ئەوەی کە ئەمێنێت تۆ چی لێەکە دوای ئەمێنێت تۆ مەگەر بە بفرۆشین بە تاجرەکان و بە زەرەر بەڵێ ئەم شێوازە وەرگرتنە ئەم شێوازە ڕەسیدە زەرەر نییە بۆ جوتیار بەڵێ زەرەرە ئێمە کە لێمان نەکرێت چین لە دەرەی کڕین کابرا ئەوان خانجازەکەن ئێمە زەرەمەندین باشە بۆ ڕەسیدەکانتان نادەنێ یانی کێ بەرپرسیارە لەو ڕەسیدە وایە لە بەقا کەس نەچوە لێ ئیشمان بۆ بکاو کەس نەچوە هیچ زەلامێ نەبووە بۆکە بە ساحی ئەمیشە هێنا شوێرانیتی 240 کیلۆ لە شوێنانتر لە کەلا 600 کیلۆیان لێ وەرەگرن ینی چیعیرە سایرۆکی گەورەی جیاوازی هەیە لە شوێنەکان سایرۆکی تەواوە ئەوان بنکێکی ساحەیەکە وەکو ئایرە ئەمە سایلۆکی تەواوە کەچی ئابوو شێوە لێمان وەرەگرن لە شوێنێک و بۆ شوێنێک ترە گۆڕێ ئەم شێوازە ئەی تۆ ساحەیەک کە بنکە نەبێ شوێنێتر بنکە بێ ئەبێ ئەم زیاتری لێ وەرگیرایە یعنی چۆن چارەسەرەکرێم کێشەیەوە وایە بەرپرسەکانە یەن بۆی قسەی خەویمان بۆکەن دوای هیچ هاتووە دوو ئەندام پەرلەمان هاتووە قسەمان بۆکە ئەی بۆ نهاتی ئەمە بە چارەسەرکی کە سایلۆیەکە بۆچی سیروان بەو شێوە وەرەگرێمە بێنام پەرلەمانەکانی عێراق لە بەغا میشان بۆکردن ئەوە ئیشان کردایە نەکەەوە ئەو بەم شێوە ئەوە ئێمە بەرپرسیار ئێمە زەرمەندی وەکو فەلاحەکان کاتێک دێن گەرم لە سایلۆکان دانێن کێش و گرفتان چی کێشەگرفتان بەس ڕەسیدە ئەینا وەکو ئیشی سایلۆ زۆر ئیشەکەمان چاک بۆکەن بەڕاستیم کابەختیارە گشتیان باشە کاک بەختیار لەگەڵ حەق زۆر وێنەی نییە پیاوی وا هەن نییە کاک مستەفا گشتیان ئەمەکە نازانم بەڕاستی هیچێکی چاکمان بۆکەن بەس ئەشێدا کێشەی هینمانەیە کێشەی ئەم ڕەسیدەمانەیە ئەو ڕەسیدە کێ لێ بەرپرسیارە بە شێوازەکە بێتە هۆی زەرەر بۆیەوە وەڵای بۆ شێوازەی هۆی زەرەر ئێمە بۆ من بابزین 80 گەنمەیە 25 لێ وەرگرتم 50 تەن 25 تەن لێ وەرگرتم ئەو 55ەکەی ئەبێ لە بازار ڕەشە بیفرۆشم 55 تەن لێ دووەرناگرێمێنێتەوە ئەبێ بچی لە بازار بەکەم دوور لە بازاری ڕەشە بێ بەکەمتر بیفرۆشم بە 350 و بە 360 و داخلەکەی 400 ئێستا بینین کە با بڵین تۆ جوتیارەکانی تر کە بە هەمان شێوە ئەمانە هەمووی بڕێکی زۆر گەرمی ئەمێنێتەوە لە بازارای فرۆشت ئەمە نرخەکە تەواو دانابەزێنێت نرخی گەرم لە بازاری ڕەشە چۆن دانابەزێنێ بارە وەڵات زۆر چاکوا ئەبەزێنێ یعنی تێ ڕێکتێت بۆ ئەڵێ تیررومایە ڕێک قانتاز و خێر و شەڕ بەرامبەرێکە بێسی ئەوەی کە تێی چووە ئەوە کاتۆ چۆن چۆنین فەحسی گەرمەکەتان بۆکەن چ جۆرە گەرمێکتان لێ وەرەگرن ئەم گەرمی ئیمان لێ وەرەگرن فەڕەنسی ئەمە تازە هاتووە وە گوڵە سوورە ئارازی بێڵین و ئەدەنەش گەرمێکی تر قازوانی بڵن تۆزی قەوی ئەوە وەرناگرن وەرحاتی کێشەی وەرگرتمان نیە دەرەجە چاکامی دەرەجە گشتی یەکە کەمێکی نوێ ئەو ڕەسیدە چۆن چۆنی چارەسەرەکرێ بۆیەوە وەڵای چارەسەری لە بەغایە ئەمە من حکومەت داوا بکە پێم وایە داوایان کردو شێوەی بە شێواتێکی چاک داوایان کردو ئەنە ئەگەر جاران پێشوەخت لە 2016 ئەوانە 15 بڵێن تەنێ یعنی دووەلمێ تەنێکیان وەرەگرت ئێستا دووەلمێ 96 کیلۆمان لێ وەرەگرن هەبنەتەوەکە هەبنەتەوە شتێک زیاتر هەکەینە عەرزەکەەوە یعنی 50 کیلۆکەینە دووەلمێکەوە 50 کیلۆکەینە دووەلمێکەوە 96مان لێ وەرەگرن ئێستا ئێوە هەنا بکێ بن ئەم زەرەرتان چۆن بۆ
ینی دەبرەکەن بۆی فەلاحەکانیش ینی ئەگەر وا بڕوات وەکوی ئێوە باسیەکەن ڕەنگە تر فەلاح سار بێتەوە لەوەی ساڵانی داهاتوو ئەو دانەوێڵێ ئارە وەڵایزە کاکە هەر کەسێکتە بۆ نمونە کەسێکە کە فەلاحەتەکە ئەگەر ئەو ئامێرەکە هەیەی خۆی نێوەکو مەکینە و تۆدان و دەرمان ڕێژ و ئەوشانی خۆی نوێ سەتاسە دەرەری کردی ئارە وەڵا زەری کە خاستەنە کە ئیمسال کە بڕشکەم بوو داواکاریتان چی وەکو فەلاح داواکاریمان لە حکوومەت ئەوەیە ئەم ڕەسیدە زیاو بکرێ ئارە وەڵا ڕێبەرکردنی ڕەسید زیاد بکرێت لەبەرەوەی زۆر کەمە شانی باس نییە ئەوە نەکەمە وەڵی کێشەکە ڕسیدکردن ناویان بێ ڕسییان بۆکەن بەس ناویان نیە بۆیە ڕسییان بۆ ناکەن بۆچی ئەڵەن جیاوازی هەیە لە شوێنێک 72 کیلۆ وەرەگرن وەکو ئێرە لە شوێنێکی تر زیاتر وەرەگرن ئەم جیاوازە لە چی وڵی ئەوە بەغا لە دیزبەی دیاری کردێ دەسڵات لێرە نییە بەغایە ئەی فەلاحەکان ئەبێ هەنا بۆ کێ بەرن کێم کێشان ئەوە کۆمە لە خەڵ ساغە کە ناوین نیە ئەوارە کێشەکانیان بۆی مەدروست کردێ سیروان فەرقیە سلێمانی فەرقی ئێرەش فەرقیە جیاوازی هەیە لە شوێنەکانە شوێنەکانە سیروان 266 کیلۆ بۆ کرا ئێرە 72 کیلۆیە هەڵەبژەی تازە 96 کیلۆیە سلێمانی پێم وایە زیاترە ئەم ڕێژانەی دیاری کردووە ئەو شوێن بەڵێ ینی بەغدا بۆ ئێرە بەکەم وەرەگری لە شوێنی تر زیاتر وەرە وڵی ئەوە بێت لە لانی پەیوەندیدار پرسیار بکەی بە شوێنی جوگرافیەوە هەیە یان پەیوەندی بە کێوە هەیە ئەمە مشکلێ وڵی لەوانە پەیوەندی بە شوێن جوگرافی شۆ بوێ لەوانە پەیوەندی بە شوێن جوگرافی خۆ سێسایەک ڕێژەیەکی زۆر گەرمینەیە عەرزی فەلاحی هەیە بەڵام نسبەی 72 کیلۆ پارە 82 کیلۆ مساکرێمە 72 کیلۆ جیاوازێکی زۆر هەیە وەکوی کە باس کرد لە نێوان سیروان و ئێرە سیروان ڕێژەکەی زۆر زیاترە وەکو ئەوەی ئێرە باشە کێ ئەم ڕێژانەی کاتی خۆی دیاری کردووە کە ئێستا فەلاحەکانی سەی سادق و ناوچە ئێرە کێ دیاری کردو بەڵام ئەوە ئەتوانن لە زەراع پرسیارکەن لەوانەیە ئەوان بزان باشتر ئێستا ئەم حاڵەتە ئەبێ فەلاحەکانی سەی ساق باجەکەی طبعا ئەمە باشەکەیماندا ئەوەی کامێنە تۆ بێت هەوەی زەرر بۆیەوە وایە چۆن نابێت بەهۆی زەرەر ئێمساڵ عەرەبیش بە گوێرە پێویست نەیبردووە بۆ خوارەوە کە نەیبردووە بۆ خوارەوە ئێمە لێرە هەر نییە خوای زانە ماڵەماڵ تێکەوتین هەر دەستمان ناکەوێ هەر نییە ڕسید نییە فەقیرە 72 کیلۆ شێ من 42 دۆنم عەرزمەیە بە نمونە 2 کیلۆم لێ وەرێریە جاخۆ بنێتەوەکەی شێرەوە نییە شتیوە ئەبێ باخەکەی چەندێک ئەمێنێتەوە وەڵا باخەکەی عەرز بۆ عەرزە لەوانەیە 20 تەن بووڕە لەوانەیە 15 تەن بووڕە لەوانەیە 25 تەن بووڕێ باخەکەی ئەوە خۆ چیلیەکەی لێکە لە بازاڕیشا بە نرخێکی زۆر کەم پێم وایە لە تاوەرە هەر بە نرخ ئەرەوەڵا ئەوە نەکەمە زەرەتە ئیمساڵ خۆی هەر فەلاح زەرەر منە بەڵام لەگەڵەوەیشە ئیمساڵ کە ئابۆ شوازێ ئەوە نێتە زەرەر منە بیت کێ بێت کێشەکانتان بۆ چارەسەرکەوە وەڵا ئەوە حکومەت دەبێت چارەسەریکە خۆ بە فەلاح چارەسەرکرێ هیچ وڵی قسەمانە لەگەڵ بۆ ساڵێتە بۆ شوازە نالین وابێ ئەڕۆین ئەنجومەنەکان ئاگادار دەکەین و ناوەکان ئەوەی کە کەمە مەسەل ناوەکان زیان نووسە بیسڕن بەڵام ئەوەش چارەسەری ناکە ئەوە ئەبێ حکومەت لەگەڵ وەغادا بنیشێت معقولە تۆ لە جنوبا فریە و لێرە 72 کیلۆ لێ وەربگرێت کۆرە هەر لە ئەقلانە نەکار جیاوازی ئەوە نییە کە بڵێ کار باسی کرێت فەلاحی منتیقەیەک زەرەرێکی زۆرەکە فەلاح لە شوێنێکی کە قازان کوردستان بەعام لە دهۆک و هەتاوەکو باشماغ هەمی زەرەرمەنە بەڵام دەوە حکومەت دەبێت لژنە چارەسەری بکات لە بەغا و دانیشتن وەکو فەلاحەکان کێشەتان چیە لە وەرگرتنی گەرمەکان ئەوەنە کێشەمانەیە باسی چیت بۆ بکەم کێشەکانێکی لەوانە چەند مانگە لەمە پێش هەموو فراکسیۆنەکان هاتنە هۆڵێکی سەی سادەخەوە چەند فەلاحێکیانمان کرد یەکێ لەوانە خۆم بم وتیان گەرمەکانتان بۆ زیادەکەین پشتگیریەکە لە 82 کیلۆ نیوە بوو بە 72 کیلۆ نیو دایان بەزان ڕێژەکەمان جا هیچ کەسێک نییە خۆڵێ بدا بۆم فەقیر و ژارە بۆم فەرق و جیاوازی هەیە لە شوێنێک بۆ شوێنێکی تر پەیوەندی بە کێوە هەیە وڵا پەیوەندی بەوە یەک بەرپرسیسە من ڕێز و حرمەتم بۆ کاک بەختیاری مدیری سایلو ئێرە هەیە دووسێ جار داوام لێ کردووە ئەڵێ سایلۆکەمان نوقسانی هەیە بەڵام ئەگەر بەرپرسێک هەبێت تەلەفۆنێک بکات یەکسەر ئۆکەیە کرێت و ئەڵێ بەسەر چاو بەڵام ئێمە فەقیر و ژارین کەس گوێمانێ ناگرێت کەواتە ئێستا ئەو کێشەی ڕەسیدە کە ئێوە هەتانە چۆن چارەسەرەکرێت کێ ئەبێ خەمی ئەم حاڵەتەیەوە بخوات کەس نییە لە کوردستانە کەس نییە کەس خۆی بە بەرپرس نازانێ ئەگەر خۆی بە بەرپرس بزانایە ئەو مدیرە عەرەبە بەمنی و دەگەر یەک هەفتە گەنمتان تەسلیم نەکردای ڕێژەکان بۆ زیادکرد نەمان چون ئیمزایان کرد ڕازی بوون بەو ڕێژەکە لێمان وەربگیرێ کێ ئیمزای کردووە کێ لە پشتەمەوە وەزارەتی بازرگانی کوردستان شووە بۆ بەخە ڕازی بووە ئەوانەیان توانی گەنمەکە لە ئێمە وەرگن چ پێویستیە کرد ئەم گەنمە بدرێ بە عەرەب بەغا پارە بدا بە ئێمە ئەیان توانی خۆیان پارەی چەند تەنکەرە نەوتێکە ئەگەر بتوانن حکومەت
ئەوەی لە زەرری فەلاعوێ ئەوەی لە زەرری چینی فەقیر و هەژاری ئەوەکە ئەو ئەندام پەرلەمانانەی کە ئەو پیاوەوتی لە بەغا وتیانەشتان بۆ زیاگەین هیچیان بەقەی شوانێکی شارەزوریان لە دەست نایە لەبەر ئەوە هەمویان بۆ پارە و بۆ پۆلۆ پۆست و بۆ بەژەوەندی حیزبەکانیان شوون و من داوایان لیەکەم من نوێنەری منین من دەنگم پێ نەداون هەرچی چینی هەژار و کریەکار و ئەم خەڵکە هەیە بەس ئەو خەڵکە زەرۆرەمەندە بە هیچ شێوەیەک نوێنەری ئێمەنین و من دەنگشم پێ نەداون لەخوا بەزیاوێ و پێشیانەڵێم ئەوە نە خەڵک مەگەوجێنن واز لە بەغاش بێرن با بەڕێک و پێکی گەنم لە خەڵکی شارەزور وەرگێ ئەوەی بەرپرسە لە سەیسایق و هەتا ئاگێتە کۆتایەکەی هەرێم هەمووی خەریکی دزی و مەسلاحەتە حکومەتەکەیان جوانە بۆیە میلەت ئەو هەموو باجیدا چەندێکتان لێوەرەگرن لەگەنما بۆ هەر دوانمێک چەندێک هەفتا وازان 2 کیلۆیە تاکید نیم قرار و زیایکەن بەس وەکو زیایان نەکرد کەمیشان کەمیان کردەوە بەڵێ کێ بۆ هۆیەوەی کەم کردێتەوە ئەم بەرپرسە گەندەڵانی ئێمن کە خەریکی مشەخوارین و گەندەڵین لەسەر باخەڵی من و تۆ و پیاوێکی تر و هەژارەکان کەسی تر نییە و هەمویان خەریکی دزی و گەندەڵی ئێستام بیستم ئاڵێن جیاوازی هەیە لە وەرگرتنی ڕێژەکە لە شارێکەوە بۆ شارێکی کە ئەوەی شار پەیوەندی وە بەرپرسەکانەوەیە پەیوەندی وە مدیری سایلۆکانەوەیە من ڕێزمەیە بۆ مدیرە پیاوێکی چاکە بەڵامی تر جیاوازیەکە تەنها عیلاقەی هەیە بەی بەرپرسەکان هیچی تر کێ بڕات بە دوام کێشە ئێوە ئەوەکو فەلاع و کۆندان پەرلەمان وەکو وەزارەت پەرلەمان من هیچ من کابراایکی شۆفێرم وە فەلاعیشی گەنمی خۆش ماوردمە بەقەی من دەسەڵاتی نییە هەرچی وتە ڕاستی نەبوو یەک ئەندام پەرلەمان لە عێراقا دەسەڵاتی نییە من داوایان لە یەکەم واز لە عێراقیش بێرن باگەنمەکە لە خەڵکی فەقیر و هەژار وەرگرن بەس ئەو نایان پیاوە ئێوە ئەو کێشەی ڕەسیدە پێشتر هەبوو یا تازە ئەم کێشەیان بۆ دروست ئەم کێشە ئیمساڵ سەری هەڵداوە معقولە تۆ بە دوانمێک 7 کیلۆ بکەیتە ژوورۆ هەر بیوەشێنە زیاتر لەکەی بێتە زەرەر بێتە زەرەر هەمووی زەرەرە جا نەخوازەڵا ئەمەش کارەکەیەوە بەس یانی ئیهانەی فەلاعەکەن لەبەرەوە کەیتر تۆ واسە فەلاعەت بێن و تااقەتی نەمێن لە تەنێک 72 کیلۆمان لێ وەرەگرن حکومەت ئەوەی لە زەرری فەلاعوێ ئەوەی لە زەرری چینی فەقیر و هەژاری ئەوەکە من چیل دوانم عرزمەیە بنمونە 2 کیلۆم لێ وەرێریە جا خۆ بنێتەوەکەی شارەوە نییە يعني بەشی خۆمە بوو توجار بووم ئێستا هەمی لە ئەوە قفڵە شەوە تابانی خەوی پێوە بینم ئێستا تا بەکرێش بۆ خەڵک ئازیزان ئێمە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر شێوازی وەرگرتنی گەنم و شێوازی پاسکردنی جۆری گەنمەکان ئەچینە لای بەڕێز حەمزە عەبدوڵڵا ئەو تەبێژی سایلۆی سەی سادق زین ئەو لەسەر وەڵامی ئەو پرسیارانە چیمان پێڵێ کاک حەمزە سڵاو لێ کاک حەمزە لێرە لە سایلۆکە ئێوە توانای وەرگرتنی چەندێک گەنمتان هەیە و چۆن لە جوتیارەکان گەنم وەرەگرن بەڵێ سەرەتا بەخێر بن بەڕێوەبەتی سایلۆی سی سەداق ئەمساڵ لە 16 شەوە بەڕووی جوتیاران کراوەتەوە خۆی خودی سایلۆ توانای وەرگرتنی 43,000 تۆن گەنمی هەیە بەڵام ئەو ڕێژەی کە ئەمساڵ دیاری کراوە بۆ سایلۆی سی سادق بە هەر چوار قەزاکەی قەزای سی سادق و پێنجوێن و شارەزور و دەربەنیخان و ناحی بەرزنجش بڕی 14,500 تۆن گەنم دیاری کراوە بۆمان توانای وەرگرتنی زیاتری هەیە بەڵام ڕێژەیەکی کەمتر بەڵێ خۆی لە ئاسا توانای وەرگرتنی 43,000 تۆن گەنمی هەیە ئەو بڕی کە دیاری کراوێسە لەلایەن حکوومەت عێراقی ئەو 14,500 لەگەڵ فەلاحەکان قسەم کرد زۆربیانگی لێ وایە نەکرایانوت ئێمە ڕەسیدی کەممان بۆدانراوە ینی لە 1000 کیلۆ 72 کیلۆ ئەم کێشەیە لەکوێوە چارەسەرەکرێ کێ دەسەڵاتی ئەمە چارەسەر بەڵێ ئەم کێشەیە گەڕێتەوە بۆ ئەو بڕیاری کە حکوومەت عێراقی سەپانێتی بەسە هەرێما بۆ دوانمێک لە 6 کیلۆ هەتاک و 85 کیلۆی دیاری کردو بۆ فەلاحەمش بۆتە گرفتێکی سەرەکی بۆ جوتیارەکان بەڕاستی کەمی ڕەسید و کەمی ئەو مەبلەغە گەنمەی کە تەسلیمێکا بە سایلۆ بۆتە گرفت بۆی بەڕاستی ئەمە بێ حکوومەتی ئێران بێتە سەرخەت بەجددی کە هەوڵ بدا لەگە حکوومەتی عێراقیە چارەسەری ئەم گرفتە بکەن بۆچی قسەم لەگەڵ هەنێ لە جوتیارەکان کریانوت لە هەندێک شوێن زۆر زیاتر وەرەگرن بۆ نمونە ئانود لە کەلال لە سیروان ڕێژەکەی زۆر بەرسرە وەرەگرن بەڵام لێرە کەمتر پەیوەندی بەچیەوە هەیە ئەم ڕێژانەکەوە جیاوازی بڵێ ئەو ڕێژەی کە حکوومەتی عێراقی دیاریەکە بۆ نمونە بۆ سی سادق و ئەو چوار قەزایی کە باسمان کرد 14,500 تاکو 15,000 دیاری کردووە لە کاتێکا بۆ پارێزگای هەڵبجە 20,000 تۆن گەرمی دیاری کردووە ئەمە گەڕێتەوە بۆ ڕێژەی کە حکوومەتی عێراقی سەپانێتی بەسە هەرێما کە بەگشتی لە
پرۆسی وەرگرتنی گەنم ئەم ساڵ بۆ جوتیاران 380,000 تۆن گەنمی بۆ هەرێم دیاری کردووە. زۆر باشە. ئێوە تەمەن قسم لەگەڵ ئەو جوتیارانە کرد زۆر وەصفی ئێوەیانە کرد زۆر لێتان ڕازی بوون وەکو کارمەندەکانی ئێرە و بەڕێبەرەکەشتان کە شاین دەستخۆشیە بەڵام چۆن شێوازی ئەو گەرمانە فەحسەکەن چ جۆرە پێوەریەکتانێ بۆ فەحسەکەن؟ ئێمە ساڵانە هەندێک ڕێنماییمان بۆیە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بە پێی و ڕێژانە کارمەندەکانمان فەحسەکەن هەر لەسەر ئەو بڕیاریکە لە حکوومەتی عێراقیەوە بۆمان دیاریکراوە بۆ نمونە سونە شەوایبە شاعیرە کۆمەڵێ پێوەرە گەنمەکان بەڵێ ئەو گەنمەی کە دێتە بەردەست پاحیسەکە لەسەر ئەو نیزامە فاسی خۆیەکات و دەرەجەکە ئێدات زۆربەی زەرەرە بۆمان ئێمە ئەگەر لە تەنێکە 72 کیلۆ وەرەگرێ لەم سایلۆ لە 1000 کیلۆ 1000 کیلۆ 72 کیلۆ وەرەگرێ ما باقەکەی بڕۆ سەر ئەو جاردانە بگەڕێ هەمووی خەڵک دایناوە بە زەرەر دەمێنێتەوە ئێمە بۆ خۆمان نزیکەی 30 تا 60 بە زەرەر ئەوێ بفرۆشینەوە نازانی چی لێ بکەیت گەنمێ زۆرە کڕیت و شوێن نییە بۆکوێ بیت بەس ئێرە وایە لە 1000 کیلۆ 72 کیلۆ وەرەگرن یاخود لە سەردەم شوێنەکان پارێزگاکانی تر جیاوازە ئێستا مەسەلەن کەلار لە تەنێ 450 کیلۆ زیاتر وەرەگرێ بەس ئێرە 72 کیلۆ وەرەگرێ هەڵابجەی شەید لەوەدەی بۆتە محافەزە زیاتر وەرەگرێ بەس ئێرە زۆر کەم وەرەگرێ ئەو جیاوازە گەورەیە کێ بۆتە هۆکار ئەم جیاوازێ بکرێت لەنێوان ئێوە و شوێنەکانی وەڵای ئێمە نازانین بەس ئەوە ئازانین لە تەنێ 72 کیلۆ وەرەگرن زۆر کەم وەرەگرن زۆر باقەکەی بێتە زەرەر بۆتان باقەکەی هەمووی زەرەرە بۆ خەڵک وەڵای مەجبوری بیوە بیفرۆش بە زەرەر بیفرۆشی چی لێقی ئەبێ بە زەرەر بیفرۆشی کەس نهاتۆ بەدەمتانەوە بزانین ئەم کێشە و گرفتەیەوە چۆن چارەسەرەکرێ مەحاولەتان بۆ ناوەڵا هیچ کەسێ ناتۆ بەدەمان وەڵای داواکاریمان لە حکوومەتەوەیە زیادی کابمان لە تەنێ 72 کیلۆ زۆر کەمە بەخ باقەکەی ئەمێنێت و هەمووی زەرەرە بەڵێ ینی فەلاحەکان جیاوازیە لەگەڵ ئێوە بۆ خۆتان گەرمتان نییە بۆ خۆ گەرمانەیە بەڵام گەرمەکەمان ئەوە نییە ئەوە چمانیانێکە بڵێ ئەوەی وێسا منەوە کڕینی کڕیومە تێگەی خۆم سایەکەم چەندێک زەرەرتان کردووە لەم حاڵەتە لەم کێشە و گرفت کەسێ زەرەرەکە چەندێکێ بێتە زەرەر بێ وەڵای سەرای وا هەیە گەرم جوانیانی سێگەڵ دەرەجە دووە بەڵام ئەشەنێ بلاخوا ناگری ڕیشەکانی ڕێک و پێک و شێکی چاکە کارمەندەکان کێشیان نییە بەڵام کێشەکە لەسەرەوەی ئارە وەڵا دەستا خۆش ئەشەی بلای شێکی چاکە زۆر باشە ئەو شێوازی فەحسکردنە چۆنە چۆن بۆتانەکەن کە دیارەکەن گەرمی تۆ دەرەجەی کە کەسێکی تر دەرەجە دوو وەڵای برای بەڕێزم بسا گەرمەکانی هەمووی وەجێک نییە و گەرمانە ئێستا هەیەک بەرمی جوانە دەرەجەیەکەی وایە دەرەجە یەکا دەرەجە دو سنوکی سەڵی خوا سنوکی سەڵی لێداوە ئەو دەرەجە دوو دەرەجە سێ هەموو کەسە زانی لە وەرگرتنەکەیە واستەکاری هیچ بەدیەکەن جیاوازی وەڵی هیچم نبینیوە بەرە نامە بەست مێرە نییە لە ڕەسیدەکە کاتێک ڕەسیدتان بۆکەن هەمووی وەکو یەکە یا هەموو شوێنەکانەوەەتی ئەوە ڕەسیدی 5 تەن و 40 کیلۆیە تێگەی ئەو 5 تەن و 40 کیلۆ ئەلۆ زیاترە چیزیابێ یا بێ بیگەڕیتەوە دایگەری ببیت لەگە خۆتا یا بێ لێدی بە حکومەت دەڕات چی لەکەن ئەگەر بگەڕێتەوە ئەو گەرمە چی لەکە بێتەوە لەگەڵ گەرمیتا تێکەلەکەیت و ئەیتۆ بە ئەگەر ئینی تریا بێ پشگیکە بێ پشگی کێشە نەبێ ئەوەی بۆخەی لە ماڵە بەداینی ئەو کاتە لە بازاڕە بیفرۆشن ئێوە زەرەر ناکەن ئەو باقی کەماوەتەوە بارەوەڵا چۆن زەرەر ناکەن وەڵایتەوە حکومەت دەزانێت چی بکەیت دەزانێت کەس دەسەڵاتیەیە ئێوە خۆتان بەحاولتان نەکردووە لە شوێنێکەوە ئەم کێشتان بۆ چارەسەرکەن جیاوازی نەبێت لە شوێنەکەەوە بۆ شوێن داوا کراوە بەڵام داواکردەکە بڵێچ مامە حاجی ئەو هەموو گەنمەی کێوە کردوتانە چەندتان لێوەرەگرن چەندە بێتە زەرەر بۆتان وەڵا زەرەرۆمەری نێمە ئێمە لە دوێک 72 کیلۆمانی وەرەگرێت ئەو هەموو گەنمەکە ئەمێنێتەوە پیشانی بم ئەو ئەمریکیەوە پیشان بەم لوایە ئەم گەرمە تەمەشاک و گەرمەش تەماشای زانە کوامیان جوانە ئەو هەموو گەرمی کە ئەمێنێتەوە ئێوە بێ بە زەرەر بیفرۆشتنەوە لە زەرەر ئەرە وەڵا بە زەرەر وەڵای ئێمە هەموو گیانمان لێسە زەرەرە لە دوایە هەمومان دووبوونەش ئێستا بە زەرەری شکاوتەوە ئارە وەڵا بە زەرەر تەواو بێ بۆچی جیاوازی هەیە لە شوێنێک زیاتر وەرەگرن لێرە کەراقی بووینایە وە لە بەسراوەتا پێنجێن فەرقی نەکردینایە وایە بەڵام ئێمە حساب یێراقیمان بۆ ناکەن هەر لە ناو هەرێمی کوردستانە لە شوێنێک زیاتر وەرەگرن لە شوێنێک کەمتر وەرەگرن بە تایبەتی ئێرە 72 کیلۆ هەر زۆر 72 کیلۆ سایلۆ هەڵەبجا
200 کیلو شتێکی وایە ئەمە چۆن فەرقی نییە فەرقی بۆتە هۆکار بۆ ئەم جیاوازێ بکرێت لە وەرگرتنی ئەمانە کەوتون وەکارن کە لە بەغا دانیشن ئەوانە وەکو جوتیار باجی ئەم کارانمان ناوە ئێمە چوینە بەغا مانگرت لە بەغا عبادیاوە چوینە لای چی خۆشت تو بۆ بەغا خۆم ئەم لاڵای عبادیم لە سلێمانی ماچ کردکە وعدی شەرەفیاوتی والله پارەی جوتیار بە هیچ لێورێ ناخورێت ئەو جامانە بەسەرێکتان ئێستا لای چواردەم هەیە پانزەم هەیە شانزەم هەیە ئێستاکانێ بەکرێ ئیشی بۆ کرێەکەم کابراایەک بووم یعنی بەشی خۆمە بوو توجار بووم ئێستا هەمی لە ئەوە قفڵە شەوە تابانی خەوی پێوە بینم ئێستا تا بەکرێ ئیش بۆ خەڵکەکەم ئەوە گەرمەکەشتان بۆ زەرەر و خۆش بە هەر خواردیان تەواو چۆن ینی ساکە وەک ئەمفان لە ئەمفانەکە خراپترمان بەسەراتوە باشە ئەی ئەوانی کە لە بەغان کوردن ئەندام پەرلەمانن ئەوانەی پلەپۆستیان هەیە تا چەند هاتوون بەدەم ئەم کێشە و گرفتەیەوە کە چەند ساڵە وەکو فەلاحماندووە بن و لە کۆتاییە بە زەرەر شتەکەشێتەوە بەسەر وەڵڵاهی نان بەدەممانەوە درۆکەن ڕاز ناکەن کاتی دەنگان ئەوەکەن و ئەوکەن ئەوە نین بەخوا ئەوە نین خواوەشی لە کاتی دەنگدان وادیان پێداوە وعدیان پیاین ئەی چۆن بەداچوونەکەین ئیشتان بۆکەین ناڵ هەقتان خوڕێت یعنی من خۆم لە دەرەوە من ساڵەکان هێشتا پێمەرگەم ئەمانوو بۆ فەلاحێکین بۆ جوتیارێکین بەس ئەوە نەبوو پارۆکەی شۆر بالوونمانە بۆ ئێوە یەکەین کاکە بەس بەخواوان نەبوو چارەسەری کێشەکانتان چۆن نەماوە چارەمان چی هەموو تووشی نەخۆشی شەکرە بین منەتیان خۆم شەکرم 400 ئێستا شەکرم نەبوو لەوە پێش ئەتابانی خەوی پێوە بینم ئەفەتی ئەم هەموو زەرەرە ینی ڕەنجی 50 ساڵم ڕۆی بەزایە ئێستاوە تا بۆ سیارشکاوە بینیت بەخوا بەکریژەکەم لە بازار بە چەند لێتان وەرەگرن ئەم گەرمی کامێن والله ئەو گەرمێسە لە بازارە وەرەگرن بە 350 بە 300 وەرەگرن بە 360 وەرەگرن بە 370 وەرەگرن ئاوایە ئەبێتە چەندێک زەرەرەکەن لەو حاڵەت لە هەر کیلۆ ئەم گەرمە لەسەر ئێمە 350 زیاکەوێت 350 لەسەر فەلاح زیاد جگە ماندووبوونەکەی بێ لە ماندووبوونەکەی زیاکەی لەسەرمان ئیتر ئەسایی بۆکەوە بەخواسە پشگیری بە 6,000 بنەرانی بەڕێز ئەوەی کە بینیتان ڕاوسەنجی ئەو فەلاحانە بوو کە گەرمەکانیان هێنا بۆ ئێرە بیفرۆشن و ئێمە لایانی پەیوەندداریشمان وەرگرت کە باسییان لە شێوازی وەرگرتنی گەرم و چۆنیتی پاسکردنی ئەەکەن فەلاحەکان باسییان لەوە کردکەوە ئەم ساڵ ڕێژێکی زۆر کەمیان لێ وەرەگرن و بڕێکی زۆریان مێنێتەوە بە جۆرێک بۆ ئەم سایلۆیە لە 1000 کیلۆواتە لە یەکتەن 72 کیلۆیان لێ وەرەگرن باقیەکەی ئەو گەرمەی کامێنێتەوە ئەبێ بیبەن لە بازار بە نرخێکی زۆر کەمتر بیفرۆشن وەکو خۆیان باسییانە کرد ئەبێت هەوەی زەرەرێکی زۆر بۆ ئەمان چونکە ڕێژەکان زۆر کەمە بەڵام لە هەندێک شوێنی تر ڕێژێکی زیاتر لە فەلاحەکان وەرەگیرێ کە ئەوان داوایانە کرد ئەم شتە یەکسان بکرێتەوە یاخود ڕێژێکی زیاتریش لە ئەما وەرگرن تاوەکو نەبێتە هۆی زەرەر ئەو ماندووبنەی کە کردویانە نەبێتە هۆی زەرەر ڕاستەرنجی لایانی پەیوەندداریش ماوەرگرت باسییان لەوە کرد کە پەیوەندی بە حکوومەتی بەغداوایە کە ئەوان ڕێژەیەکیان داناوە بۆ هەر شوێنێک بڕێکی دیاریکرا وەرەگرن کە ئێرە لە 1000 کیلۆ 72 کیلۆ لە ئەو جوتیارانە وەرەگرن هیوادارین هەرچی زۆلانی پەیوەنددار حکوومەتی هەرێم حکوومەتی بەغدا بتوانن لەم جوتیارانە بکەنەوە و ئەو گەرمانیان کە کردویان ئەو دانێوەڵی کە کردویان لیان وەربگرن پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ